کوردستان پەناگەیەکی ئارامە بۆ زۆرێک لە پێکهاتە نەتەوەیی و ئاینی و ئاینزا جیاوازەکان. لەبارەی ئەو پێکەوە ژیانەی هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ کوردستان بۆتە پەناگەیەک بۆ گشت ئاینەکان و نەتەوە و گەلانی دراوسێ کە ئەمان بێبەشن لەم ئارامی و ئاسایشەی کە لە کوردستان هەیە و هیوا بۆ ئەم ئاسایش و ئارامی کوردستان دەخوازن. كردستان العراق محافظات جميعها دروب سليمانية أربيل أمان يتقبل جميع الطوائف العراقية، يتقبل جميع الزوار من خارج العراق، بلد أمان، الشعب مرتاح في كردستان. كردستان يعني الثقافة، يعني الجمال، يعني الطبيعة. چینی توێژانەی بە عەرەب و حەجەم و فارس و تورک و ئەمانێک کە دەور و جیرانەکانمان هەیە لە وڵاتێکی خۆمان ژیان بەسەرە بە ژیانێکی خۆش و ئاسایی ببێەوەی هیچ کێشەیەکیان هەبێت ژیانیان پارێزراوتر لەوەی کە کوردێک لێرە ژیان بەسەرە بە پێ خۆشحاڵین.